نعم أبغى محمود مسعود مالك منشأة مزوج كابين جاء لسيد مانين لديكم الليلة كودكم نيجي بيسالا لم ناوي شيئا دەستاق بێ کاگەوری دەرێ سامەچین عربانەکە دێنی بۆ شوێنی ئیشەکە تو هەموو ڕۆژ دەبێ ئەمە پیشێ دووبارەکەیتەوە ئەمە دۆزێک ئەمە بەرامن ژیانە ئەمە دۆزێک ئەمە ئیشی منە بەڵێ ئەموو ئیشێکم گتووە ئەموو ئیشێک دەنانەن بە یاغیم گتووە علاقەم بدۆشوە کێکارم گتووە ئەماڵم گتووە ئەمووم گتووە هیچم پێ عیب نییە بەلای من کاگەوەر ئەوە هەموو ڕۆژ ئەم قورسیەتە بۆ تۆ قورس نییە بۆ جەستەی تۆ پاڵانی ئەغێر بناگە جوانێکم ژیانەکە وایە ژیانەکە نەبێ نابێ وانە مناڵەکانت گەورەن یان بچووک دوانمەیە دوو کچمەیە دانەکان 3 ساڵە دانەیە بێت بە 3 ساڵ دانێکیشان 7 ساڵە نستۆ Era